بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لواني فقه بيشتي نواني سلوسي لباسي نويش ولا نويجش گەیشتینە باسی کورتکردنەوە و کۆکردنەوە. وانەی پێشووتر باسی کورتکردنەوەی نوێژمان کرد لە سەفەر، شتیوان بەخوای گەورە ئەمجارە باسی کۆکردنەوەی نوێژەکان دەکەین و لە چ کاتێکدا دروستە و ڕێگەدراوە و ڕوخسەتمان هەیە دوو نوێژ بەیەکەوە بکەین. کۆکردنەوەی نوێژ بەیەکەوە طبعاً ئەوەی کە ضرورە بیزانین ئەوەیە کە تەنها عەسر و نیوڕۆ بەیەکەوە دەتوانرێت کۆ بکرێتەوە و هەروەها مەغریب و عیشاش دەتوانرێت بەیەکەوە کۆ بکرێتەوە. ئەو حاڵەتانەی کە دەکرێت نوێژ تێیدا کۆ بکرێتەوە دوو نوێژ بەیەکەوە بکرێن چەند حاڵەتێکن. یەکەمیان تایبەتە بە حاجیان کە ئەوانەی لە حەجن لە ڕۆژی عەرەفەدا دەتوانن نوێژی عەسر بێن لەگەڵ نیوڕۆ بە جەمع و تەقدیم، واتە 4 ڕەکعاتی نیوڕۆی دەکەن، دواتر 4 ڕەکعاتی عەسریشی لەگەڵ دەکەن و هەروەها نوێژی مەغریب کە لە عەرەفاتەوە بەڕێ دەکەونەوە بەرەو موزدەلیفە، نوێژی مەغریب دوا دەخەن دەیبەن لەگەڵ عیشا لەوێ لە موزدەلیفە بەیەکەوە دەیکەن کە ئەوە ئیتیفاق و یەکدەنگی هەموو زانایانی لەسەرە کە هەموو حاجیەکان ساڵانە لە ڕۆژی عەرەفەدا نوێژی نیوڕۆ و عەسر بەیەکەوە دەکەن بە پێشخستن بۆ هەموو ئەوانەی کە لە دانیشتووی خەڵکی مەکەنە یا موسافرن لە دەرەوە چوون، و هەروەها مەغریب و عیشاش بە دواخستن بەیەکەوە دەکەن. حاڵەتێکی دیکەمان هەیە کە جەمعی تێدا دروسترە بریتیە لە سەفەر. لە سەفەردا وەکو چۆن کورتکردنەوەمان بۆ هەیە، نوێژە 4 ڕەکعاتیەکان دەکرێت بکەین بە 2 ڕەکعات، بە هەمان شێوە دەتوانین نوێژەکان عەسر و نیوڕۆ بەیەکەوە بکەین و هەروەها مەغریب و عیشا بەیەکەوە بکەین. کە چۆن باشە بەیەکەوە بیان بکەین، تەبەن شێوازی زۆرە، بەڵام چاکترینیان ئەوەیە ئەگەر لە کاتی نوێژی نیوڕۆدا لە شوێنێکی وەک دەڵێ نیشتەجێ بووی، کاتەکەت جێگایەکەت گونجاو بوو، چاکتر وایە نوێژی نیوڕۆ بکەی بە 2 ڕەکعات و مادام لە سەفەری دای و نوێژی عەسریشی بێن یەگەڵێ، نوێژی عەسریش پێش خەی بە 2 ڕەکعات، کە زانیت لە کاتی نوێژی نیوڕۆدا لە شوێنێکی وەک دەڵێ خستووتە دوای نیوڕۆی ئەگەری ئەوەی هەیە بە ڕێکەوی بۆ ڕۆیشتن یا بۆ جێگایە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە تەبوک وای دەکرد ئەگەر کاتی نوێژی نیوڕۆی لە شوێنێک خستپای نوێژی نیوڕۆ و عەسری بەیەکەوە دەکردن، یعنی عەسری دەهێنایە گەڵ نیوڕۆی. ئەگەر لە کاتی نوێژی نیوڕۆدا لە ڕێگا بایە ئەوە نوێژی نیوڕۆی دوا دەخست دەیخستە گەڵ عەسر. بە هەمان شێوە مەغریبیش ئەگەر کاتی نوێژی مەغریبێ لە شوێنێک خستپای ئەو مەغریبی بە 3 ڕەکعات دەکرد کە مەغریب کورت ناکرێتەوە، عیشاشی بە 2 ڕەکعاتی دەهێنایە گەڵێ، و ئەگەر کاتی مەغریبێ لە ڕێگا بایە مەغریبی دوا دەخست دەیبردە گەڵ عیشا و بەیەکەوە ئەنجامی دەدا. ئەوە کە جەمعکردنە لە سەفەردا هیچ ئیشکال و هیچ گومانێکی تێدا نییە و لە هیچ مەذهەبێکیشدا نییە پێمان بڵێ جائز نییە و دروست نییە، بەڵکو ئەوە ڕوخسەتێکە و ئاسانکاریەکە کە خوای گەورە لە قورئاندا بڕیاری بۆ داوین و پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم لە ژیانی عەمەلی خۆی تەطبیقی کردووە و جێبەجێی کردووە کە لە هەر جێگایەک بۆت هەبوو نوێژەکان کورت بکەیەوە بە دڵنیاییەوە بۆشت هەیە نوێژەکان جەمعکەی، هەرچەندە واجب نییە لە سەفەردا بووی دەکرێت نوێژەکان کورت بکەیەوە و لە کاتی خۆی دابیانکەی، یعنی بەس بە نوێژی نیوڕۆ بکەی بە 2 ڕەکعات و لە کاتی خۆی دابیکەی، عەسر بیکەی 2 ڕەکعات و لە کاتی خۆی دابیکەی، مەغریب هەر بە 3 ڕەکعات و لە کاتی خۆتدا
عیشاش بە 2 ڕکعات و لە کاتی خۆتدا بەڵام چۆن بۆت هەیە کورتی کەیەوە لە هەر سەفەرێک بۆت هەبوو کورتی کەیەوە بۆشت هەیە 2 نوێژ بەیەکەوە کۆکەوە عەسر و نیوڕۆ لەگەڵ یەکتر کۆکەوە پێش خستن و دواخستن ئیشکالێکی نییە مەغریب و عیشا پێش خستن و دواخستن ئیشکالێکی تێدا نییە بەڵام کۆمەڵێک ملاحەزە کۆمەڵێک تێبینی لەسەر نوێژ کۆکردنەوە لە سەفەردا پێویستمان پێدەبن و پێویستە ئاگاداری بین یەکەم ئەوەیە کە مەرج نییە لە کاتی نوێژی یەکەم کە دەتەوێت 2 نوێژان بەیەکەوە بکەی نێتی جەمعت هێنابێ ئەگەر لە کاتی نوێژی نیوڕۆدا بنمونە داد بەستۆتە نوێژی نیوڕۆ بە 2 ڕکعات بەتەمانە بووی یەکەم جار عەسری لەگەڵ بکەی بەڵام دواتر کە سەلام دەدەیەوە قەناعەتت دەگۆڕێ طەبیعیە عەسریشی بێ نییە گەڵێ کەواتە کە لە هێندێک مەذهەبدا دەڵێن ئیلا دەبێت پێشەوەی دابەستێ نوێژی یەکەم نێتی ئەوەتە بێت نوێژی دووەمیشی لەگەڵ بکەیت کە ئەوە مەرجێکەم عولەما متتەفیق نین لەسەری یەکدەنگ نین لەسەری زۆرینەی عولەما دەفەرمون ئەگەر نیەتیشت نەبێ لە کاتی نوێژی یەکەمدا نوێژی دووهەمی لەگەڵدا بکەی هەر دەکرێت 2 نوێژان بەیەکەوە جەمعکەی و کۆکەیەوە جاری وایە نوێژی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی یەکەمی دابەستووە بە جەماعەت بە هیچ کامێک لە سەحابەکانیشی نەگوتووە نیەت بێنن کە سەلامی داوەتەوە ئەوجار گوتێت نوێژی بە نمونە عەسریشی لەگەڵ دەکەین یان عیشاش لەگەڵ مەغریب دەکەین بۆیە نیەت هێنان لە سەرەتاوە بە تایبەتی ئەگەر جەماعەت بێت تەنها ئیمامەکە ئەگەر نیەتی هێنا نیەتەکە بەرهەموان دەکەوێت و ئەگەر بە تەنیاش بیت ئەگەر نیەتیشت نەهێنا بوو هەر دروست ئەوە یەک دووهەم مەرجێکی دیکەی قورس کە هەندێک کەس دایان ناوە ئەوەیە کە دەڵێن ئەگەر سەلامی نوێژی یەکەمت دایەوە لە بینی نوێژەکاندا نابێ هیچ حرەکەیەک و هیچ جوڵەیەکەی یەکسەر دەبێت دابەستێ نوێژی دووهەمیش ئەوەش دیشان مەرج نییە دەکرێت نوێژی یەکەم بکەیت و ئەگەر نێوانیشی هەبێ چەند دەقەیەک یان قسەی بکەونە بینی ئیعتیادیە دواتر نوێژەکەی دیکە بکە یعنی جاری وایە نوێژی یەکەمت کردووە لەوانەیە بە دەدەقا چارێکێک عوزرێکت بۆ دروست ببێ یان بڕیاری چوونە سەفەرێکت بۆ بێتە پێشێ هەر دروستە نوێژەکەی دیکەش بێنی پێشی خەی با پێشتر نێتیشت نەبوو بێت و بەتەماش نەبوو بی خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە تێبینیەکان کە زەڕوورە هەمومان پێویستمان پێی دەبی ئەگەر لە ماڵی خۆتدا بڕیاری چوونە سەفەرتدا دروستە بە نمونە ئەگەر لە کاتی نوێژی نیوڕۆدا بڕیاری چوونە سەفەرتدا نوێژی نیوڕۆ بکەیت بە 4 ڕکعات بەڵام مادام لە ماڵی خۆتی عەسریشی بێنیە گەڵێ هەر بە 4 ڕکعاتی چونکە بەتەمای کاتی نوێژی عەسر لە ڕێگادا بیان لە شاری خۆت بچێ دەرێ بەڵام تەنها دەتوانی جەمعی بکەیت یعنی ئەگە بەتەمای سەفەر بووی لە کاتی نوێژی نیوڕۆیدا دەتوانی عەسری بێنیە گەڵێ هەر لە شاری خۆشت بەڵام بە جەمع کاتی نوێژی مەغریب لە شارەکەی خۆتدا بووی بەڵام پێدوا بوو دواتر دەچێ سەفەر بەتەمای سەفەری دەکرێت عیشای بێنیە گەڵێ و بەیەکەوە بیانکەی و ئیشکالێکی تێدا نییە خاڵێکی دیکە ئەوە ئەگەر لە سەفەرێک دەگەڕایەوە بە نمونە لە کاتی نوێژی ئەو 2 نوێژانەی بەیەکەوە دەکرێن بە نمونە لە کاتی نوێژی نیوڕۆدا لە ڕێگادای بەڵام دەزانی نوێژی عەسرێ دەگەیەوە ماڵێ یان کاتی مەغریبێ لە ڕێگای بەڵام دەزانی کاتی عیشای دەگەیەوە ماڵێ بەڵام مەغریبێ ناگەیەوە ماڵێ چۆن نوێژەکان دەکەی 2 اختیارت هەیە دەکرێت لە شوێنێک لادەی پێشەوەی بگەیە شاری خۆت بە نمونە نوێژی نیوڕۆی مادام نەگەیشتوویە شاری خۆت بە 2 ڕکعاتی بکەی و عەسریشی بێنیە گەڵێ بە 2 ڕکعاتی یعنی نوێژی نیوڕۆت کردووە ئێستا نەگەیشتوویە شاری خۆی بە 2 ڕکعاتی عەسریشت کردووە پێشت خستووە بەڵام بە 2 ڕکعاتی بەڵام بۆ نوێژی عەسر دەگەیەوە ماڵێ ئەو نوێژی عەسرت پێویست ناکات دووبارەکەیەوە چونکە لە ڕێگادا کردوتە و ئیشکالێکی تێدا نییە مەغریب و عیشاش بە هەمان شێوە تەمان دەکرێت لە کاتی نوێژی مەغریبدا لادەی لە شوێنێک نوێژی مەغریب بکەی عیشاشی بخێ گەڵێ و بە کورتکراوەیی و هەروەها دەتوانی لە ڕێگاشدا بڕیاری ئەوەی بدەیت کە نوێژی نیوڕۆ دەخەی گەڵ عەسر کە عەسر لە ماڵی خۆتی دەزانی نوێژی مەغریب دواخەی بۆ گەڵ عیشا
بەڵام کە هاتیەوە ماڵی خۆت و هاتیەوە سنووری شارەوانی خۆت بۆ دنیا کورتی کەیەوە تەنها دەتوانی جەمعی تا دەتوانی بەیەکەوە نوێژەکان بکەیت ئەوە هیچ ئیشکالێکی تێدا نییە و وەکو باسیشمان کرد لە سەفەردا دەشتوانی هەموو نوێژەک لە کاتی خۆتدا بکەی و بە کورتکراوەی جەمعیان نەکەی یان جەمع ڕوخسەتە واجب نییە و ئاسانکاریەکە خوای پەروەردیگار بۆی کردوین تەنها شێوازێکە لە شێوازە ئاسانکاریەکان و لە ڕوخسەتەکان کە خوای گەورە لە قورئاندا ڕێی پێداوین و پێغەمبەری صلی الله عليه وسلم فێری کردووی حاڵێکی دیکە یعنی یەکێکی دیکە لەو عوزرانەی کە دەکرێت نوێژی تێدا جەمع بکرێ بریتە لە جەمعی نوێژەکان بەیەکەوە نوێژکردن بەهۆی بارانەوە لە سنەتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم کە ئەبا سەلەمەی کوڕی عەبدوڕەحمان بۆمان دەجێڕێتەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باران دەبوو کە دەکەوتە ڕۆژی باراناوی زۆر جار نوێژی مەغریب و عیشای بەیەکەوە دەکرد و لە بوخاریش داهاتوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەغریب و عیشای بەیەکەوە کردووە لە شەوانی باراناویدا بەڵام پوختەی بۆچوونی زانایان لەسەر جەمعکردنی نوێژ بەهۆی بارانەوە ئایا بە مطلقی لە هەموو مەذهەبەکاندا ڕێگە پێدراوە دروستە یان ئەوەتە بۆچوونی جیاواز هەیە بەبێ گومانی لە ناو عولەمادا بۆچوونی جیاواز هەیە بەڵام هیچ کامێک لە مەذهەبەکان نین بڵێن جەمع بەهۆی بارانەوە بوونی نییە بێگومان بەهۆی بارانەوە جەمع هەیە بەڵام بۆچێ هەیە ئەوە قسەی لەسەرە کام بارانە و کام عوزرە دەبێتە عوزر کە بەهۆی بارانەوە نوێژی بەیەکەوەکەین ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت ئەو کەسەی لە ماڵی خۆشیەتی دەتوانێت نوێژی عەسر و نیوڕۆ مەغریب و عیشا بەیەکەوە بکە بە پێش خستن بەڵام بە مەرج بەو مەرجەی لە کاتی دابەستنە نوێژی یەکەم باران ببارێ کە سەلام دەدەیەوە و دەست بە نوێژی دووەمەکەی دەکەی بارانەکە هەر بەردەوام بێت ئەو مەذهەبی ئیمامی شافعی ئەگەر باران ببارێ لە کاتێکدا کە نوێژی یەکەمدا دەبەستی چونکە تەنها تەقدیم پێش خستن دروستە لە کاتی نوێژی نیوڕۆیدا کە دادبەستە نوێژە باران بێ کە سەلام دەدەیەوە و دەتەوێت هەستی دابەستێ نوێژی عەسر دیسان بارانەکە هەر بەردەوام بێ کە سەلامی نوێژی دادبەستە نوێژی مەغریبێ باران دەبارێت کە سەلامیشت دایەوە ویستت دەست بە نوێژی عیشایکەی بارانەکە بەردەوام بێ دەفەرمێ دروستە جەمع بکرێت و ئەو دوو نوێژانە بەیەکەوە بکرێت ئەو مەذهەبی ئیمامی شافعی مەذهەبی ئیمامی مالیک دەفەرمێ دروستە پێشخستنی دوو نوێژ بەڵام تەنها مەغریب و عیشا لە مەذهەبی ئیمامی مالیکدا جەمع و نوێژ بەیەکەوەکردن تەنها بۆ مەغریب و عیشایە بەڵام ئەو دەفەرمێت باران ببارێ هەر دەبێ یان ئەگەر هەور بێت و چاوەڕوانی ئەوەی بکرێ باران ببارێ هەر دەبێ ئەگەر قوڕ بێ و تاریک بێ هەر دەبێ و ئەگەر باران ببارێ بە شێوەیەک پێویستت بە خۆداپۆشین هەبێت یان بە پێڵاوێکی ئاسایی و ئیعتیادی نەگەیە مزگەوتێ دروستە عیشای بێنیە گەڵ مەغریبێ بەڵام ئیمامی مالیک دەفەرمێت نیوڕۆ و عەسر بەیەکەوەکردن نوێژی عەسر بێنیە گەڵ نیوڕۆی ئەگەر بارانیش بێ و سەرماش بێت و هەر عوزرێکت هەبێ شتێکی نامەکروهە و پەسند ئەویش ناڵێ جایز نییە دەڵێت مەکروهە و پەسند نییە چونکە لە شەوێدا زۆرتر زەحمەت دروست دەبێت لە ڕۆژێ دەڵێ ئەو زەحمەتە زۆر نییە مەذهەبی ئیمامی حەنبەلی ئیمامی ئەحمەد ئەوەیە دەفەرمێت دروستە مەغریب و عیشای تەنها مەغریب و عیشا بەیەکەوە جەمع بکرێن لە مەذهەبی ئیمامی ئەحمەددا جەمع لە بەینی نیوڕۆ و عەسریدا نییە بە هیچ شێوەیەک تەنها لە بەینی عیشا و مەغریبیدا هەیە بەهۆی بارانەوە ئەویش دەڵێ ئەگەر بەفر بێ دەبێ شەختە بێ دنیای بەستە بێ هەم گەڵێ ڕۆیشتن بە زەحمەت بێ دەبێ قوڕ بێ دەبێ سەرمای زۆر دەبێ بارانێک کە جلت تەڕکا و
هیچ وەسائلێکت نەبێ خۆت داپۆشی هەر دەبێ بەڵام مەرجی هەیە دەفەرمێت ئەو ڕوخسەتە ئەو نوێژ بەیەکەوەکردنەی مەغریب و عیشا ئەوە هیچ دەبێ یا بەفر بێ یا شەختە بێ یا قوڕ بێ یا سەرمایەکی زۆر بێ یا باران بە شێوازێک ببارێت جلی ئینسانی تەڕکا و ئینسان تا دەگاتەوە ماڵێ یان تا دەگاتە مزگەوتێ لەشی تەڕ بێ بەڵام دەفەرمێ ئەوە ڕوخسەتێکە تایبەتە بەو کەسانێک کە نوێژێ لە مزگەوتێ بە جەماعەت دەکەن یعنی کەسێک کە عادەتی وا بێ عیشایان بێتە مزگەوتێ ئەو کاتی دەتوانێت عیشای بێنێتە گەڵ مەغریبێ ئەو کەسەی ئەگەر بارانیش نەبێ هەر لە ماڵی خۆی نوێژێ عیشایان دەکا کە زۆر جار تەنها لە کاتی باراناندا هەندێک خەڵک هەیە دێتە مزگەوتەکان بۆ ئەوی نوێژی عیشای لە کۆڵ خۆی کاتەوە لەناو ڕۆژەکانی دیکە نایە دەفەرمێت جەمع بۆ ئەو کەسانە نییە و هەروەها دەڵێ دەبێت کەسەکە دوور بێ بەهۆی گەیشتنە مزگەوتەوە تووشی ناڕەحەتی ببێ ئەوەی لە ناو مزگەوتێدایە و نزیکە لە مزگەوتێ و تووشی هیچ زەحمەتێک نابێ دەڵێ بۆی نییە جەمعی بکە و هەروەها ئەو کەسەی کە دەڵێ بارانیش بێ بەڵام وەسائلێکت هەیە خۆت پێداپۆشی بەرمنە چەترت هەیە ئێستا زۆرینەی خەڵکی چەتری هەیەیان سیارەت هەیە دەتوانێت بە سیارەی بچێ مزگەوت و هیچ بارانێکت پێ نەکەوێ ئەوە دروست نییە جەمعی بکە و هەروەها ئەو کەسانەشی کە لە ناو مزگەوتێدا دەژیان هەر ناس نەدەرێ فەرمێ نابێ جەمعی بکە بۆی ئەوە جەمع دوو نوێژ بەیەکەوەکردن یعنی شتێک نییە قەید و مەرجی تێدانە لە هەموو مەذهبێکدا بەبێ شەرت و بەبێ مەرج ڕێگە پێدراو نییە و لە هەموو حاڵەتەکانیشدا دەبێ ئاگادار بین جەمع لە بەرخاتری لابردنی مشەقەتە ئەگەر باران ئەگەر سەرما ئەگەر بەفر ئەگەر هەر هۆکارێک لە هۆکارەکان زەحمەتی بۆ نوێژ خوێنان دروست نەدەکرد و نوێژ خوێنەکان بە ئاسانی و بە ئاسایی دەیانتوانی بێنەوە مزگەوت گومانی تێدا نییە تەواان هاتنەوە مزگەوت و وەک دەڵێ جەمع نەکردن و نوێژکردن لە کاتی خۆیدا ئەجرەکەی زۆرترە بەڵام هەر کاتێک مشەقەت و زەحمەتی دروست بوو بەبێ گومانی ڕوخسەتە نوێژەکان بەیەکەوە بکرێن نابێ ناوی بنین سنەت ئەوە ڕوخسەتە و هەمیشەش تەواان عەزیمەت و نوێژ لە کاتی خۆیداکردن خێرترا جەمعێکی دیکەمان هەیە کە زۆر کەس ئیشی پێی دەبێت و زۆر جار تووشی دەبین ئەویش بریتە لەوەی کە جەمع بەهۆی عوزرێک یان بەهۆی نەخۆشیەوە نەخۆشیەکت هەیە ئەو نەخۆشیە بە شێوازێکە ئەگەر هەموو نوێژەکان لە کاتی خۆتدا بکەیت زەحمەتی زۆرت بۆ دروست دەبێت یان دەستنوێژ هەڵگرتنت ڕۆژێ 5 جار ئەرک و وەک دەڵێ زەحمەتێکی زیادت دەخاتە سەر لە هەر نەخۆشیێک کە ئەو زەحمەتەی تێدا بێت ئەو ناڕەحەتیەی تێدا بێت و ئینسان زەحمەت بتوانێت تەحەمولیکە دەتوانێت لە کاتی نەخۆشیدا ئەو نەخۆشیانەی کە زەحمەتن دەستنوێژیان بۆ هەڵبگیرێ دەتوانی جابرینت لێ یا وەک دەڵێ نەخۆشی ناتوانی هەستی یان ئاو بەکارهێنان بە زۆری بۆت خراپە یان جاری وا هەیە لە شوێنێکی ئاوەکە هێندە ساردە یا هێندە گەرمە بەکارهێنانەکەی تووشی زەحمەتی و ناڕەحەتیت دەکا لەو حاڵەتانەدا کەسەکە نە بارانە نە لە سەفەرەیە بەڵام نەخۆشە و بەهۆی نوێژ بەیەکەوەکردن تۆزێک ئاسانکاری بۆ دەکرێت و زەحمەتی لەسەر لا دەچێت دروستە نوێژەکانی بەیەکەوە جەمعکات و بەیەکەوە کۆکاتەوە لەوانە ئیمامی ئەحمەد و هەروەها قاضی خەتابی هەندێک لە شافعیەکان دەفەرمون دروستە ئەو کەسەی کە نەخۆشە و نەخۆشیەکە تووشی مشەقەت و ناڕەحەتی دەکات دوو نوێژ بەیەکەوە نێوڕۆ و عەسر بەیەکەوە پێش خایە دواخە و هەروەها دەتوانێت مەغریب و عیشاش بەیەکەوە بکە ئەوە یەک و هەروەها ئیمامی نەوەوی دەفەرمێت بەڵگەی بەهێز و بەقووەتمان هەیە لەسەر ئەوەی کە دروستە کەسی نەخۆش و ئەو کەسێک کە دەستنوێژ هەڵگرتن یان نوێژکردنی لە کاتی خۆیدا بە زەحمەت بۆ دەکرێت و لەسەری دەبێتە مشەقەت نوێژەکانی بەیەکەوە جەمعکات و بەیەکەوە کۆبکاتەوە و هەروەها ئیمامی ئەحمەد دەفەرمێ بە دروستی دەزانێت
جەمع و کۆکردنەوەی نوێش بەهۆی کۆمەڵێک عوزرەوە لەوانە ئەو کەسێک کە ترسی لەسەرە، ئەو ئافرەتەی کە شیردەرە بنمونە بەهۆی شیردان بە منداڵیەوە یا منداڵی شیرە خۆرەی هەیە بەردەوام جلی پیسن و لە کاتی هەموو نوێژێکیدا ناتوانێت خۆی خاوێن کاتەوە بە قیاسی ئەوەی تەوان هەموو ئەو کەسانەی دیکە کە میهنەیەکیان هەیە پیشەیەکیان هەیە پیساییان پێدەکەوێت، ئەو شتانیان پێدەکەوێت کە نوێژیان پێوە نییە. ئەگەر ڕۆژێ 5 جار خۆیان بگۆڕنەوە و جلوبەرگیان بۆ بشۆن تووشی زەحمەتی دەبوون خۆیان هەیە 2 نوێژ بەیەکەوە بکەن. ئافرەتی مستەحاضە ئەوەی کە خوێنی نەخۆشی دەبینێ کە تەوان بەردەوام بۆ هەموو نوێژێکی زەحمەت دەتوانێت داوێنی خۆی و ئەو جلانەی کە خوێنیان پێکەوتووە بشواتەوە 2 نوێژ دەتوانێت بەیەکەوە بکە. ئەو کەسەی کە چرکە میزەی لێیە کە پێویست دەکات خۆی قایم کات و خۆی تون کات و ئەو شوێنەی چرکە میزەکەی پێکەوتووە بیشواتەوە بەبێ گومانی ڕۆژە 5 جار ئەو کارەی بکا زەحمەتە بۆ ئەویش دروستە جەمعی بکە. ئەو کەسەی کە خاوێنی پێڕاناگیرە ناتوانێت وەک دەڵێ هەموو کاتە نوێژەکان خۆی بە خاوێن ڕابگرێ، ئەو کەسێک کە مەترسی لەسرە ئەگەر نوێژەکان لە کاتی خۆیدا بکە مەترسی لەسەر خۆی یا لەسەر ماڵ یا لەسەر ناموسی، یا ئەو کەسێک کە تەنانەت زەرەر بە مەعیشەت و ژیانی دەگا بەهۆی ئەوەی کە نوێژەکان لە کاتی خۆیدا بکە، بە نمونە کەسێک کرێکارە بە نمونە گەر ساحیبی ئیشەکەی ڕێگای پێنەدا نوێژی نیوڕۆی لە کاتی خۆیدا بکە و زەڕوریش بێت بۆ ئیشەکەی، تەبیعیە نوێژی نیوڕۆکانی دواخە بۆگەڵ عەسر بەبەردەوامی جواب بکە ئاساییە. یان کاتی نوێژی مەغریب لە ئیشدایە ئیشەکەی وایە ناتوانێت بەجێی بێڵێ دەتوانێت دوای خا بۆگەڵ مەغریب یان پێشی خا بە هەمان شێوە. و بۆ ئەو کەسانەی کە تەڵەبن لە کاتی نوێژێکیدا لە محازەڕەدانە لە دەرسدانە یا ئەوانەی کارمەندن لە کاتی نوێژێکیدا لە دەوام و لە جێگایەکەن کە جێگای نوێژی لێ نییە یا شوێنی نوێژی لێ نییە یان جاری وایە پیسی و جلوبەرگی پیسن خۆی پێخاوێن ناکرێتەوە، دەکرێت نوێژەکانی ئەوانە نیوڕۆ لەگەڵ عەسر یا عەسر لەگەڵ نیوڕۆ یا مەغریب لەگەڵ عیشا یا عیشا لەگەڵ مەغریب بکەن. بە کوردی مەذهەبی ئیبن تەیمیە دەفەرمێ مەذهەبی ئیمامی ئەحمەد لە جەمع بەهۆی عوزرەوە مەذهەبێکی فەڕاح و فراوانە و لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم دەگونجێ، چونکە فەرمودەی صحیح پێغەمبەرمان هەیە کە لە مسلمدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو مەدینە نیوڕۆ و عەسری بەیەکەوە کردووە بەبێ ئەوەی باران ببارێت و هیچ مەترسیەک لەسەر پێغەمبەر و لەسەر مەدینەی هەبێ، مەغریب و عیشای بەیەکەوە کردووە جار جار بەبێ ئەوەی هیچ مەترسیەک هەبێت و باران هەبێ. کە لە ئیبن عەباسیان پرسیوە پێغەمبەر بۆ وای کرد، فەرموویەتی بۆ ئەوەی حەرەج و زەحمەت و مشەقەت لەسەر ئوممەتی پێغەمبەر دروست نەبێ، کەواتە جەمعی بەینی 2 نوێژ بەیەکەوە کردن بۆ هەر کەسێک کە عوزرێکی هەبێ دروستە و ڕێگە پێدراوە. تەنانەت ئەو کەسانەی کە بە نمونە جاری وا هەیە لەوانەیە لە ماڵی خۆت دابی بەڵام دەزانی کاتی نوێژی عەسر دەچێ شوێنەکە ئاوی لێ نییە یا جێگای گونجاوی لێ نییە نوێژێ بکەیت، زۆر تەبیعیە ئەو نوێژی عەسرەی بێنیە گەڵ نیوڕۆیە، یان بەعەکسەوە کاتی نوێژی نیوڕۆیە لە شوێنەکە ئاوی لێ نییە و جێگایەکەت مناسیب نییە نێتی دێنی لە دڵی خۆتدا نوێژی نیوڕۆی تەخیر دەکەی بۆ گەڵ عەسر. مەغریب و عیشاش بە هەمان شێوە، بەڵام ئەوە کە نوێژی بەیانی تەوان پێش و پاشی نییە، گرنگ ئەو جەمعە ئەو پێشخستن و دواخستنە بۆ چییە؟ بۆ ئەوەیە ئێمە نوێژەکانمان نەچین بە هیچ شێوەیەکی نەخۆشی عوزر نییە بۆی نوێژی نەکەی، ئاو نەبوون عوزر نییە بۆی نوێژی نەکەی، کات نەبوون عوزر نییە بۆی نوێژی نەکەی، بەڵام خوای گەورە ئاسانکاری بۆ کردوین. ئەگەر لە کاتی نوێژێکیدا بە ئاسایی بۆت نەڕەخسە دەکرێت نوێژێکی بخەیە گەڵ نوێژێکی دیکە بە پێشخستن و دواخستن. ئەوە ڕەحمەتێکە میهرەبانیەکە خوای پەروەردگار لەگەڵی کردوین. یەک نوێژ بۆ یەک بابەتی دیکە زەڕوورە
ئەویش بریتێ لەوەی نوێژ لە ناو سایارە یا لە ناو تایارە یا لە ناو کەشتی ئەو نوێژانەی کە مەجالی پێشخستنیان نییە یا دواخستنیان نییە دەکەوێ ناو بەلەمێک ناو کەشتیەک یان ناو تایارەیەک بە نمونە نوێژی بەیانیە و لە ناو تایارەی دای دەزانێت تا دادەبەزی نوێژەکەت دەچێ لە ناو بەلەمێک دای بە نمونە نازانی ئیتیجاهی بەرەو قیبلەیە یا بەرەو قیبلەی نییە یا لەوانەیە ئاوت دەست نەکەوێت دەستنوێژیشی لێ هەڵبگری یا لە ناو سایارەی دای و بەدەست خۆت نییە لە کاتی نوێژەکاندا بۆت ڕاناگرن ئەو نوێژانە بە هەر شێوازێک بۆت ممکن بوو نوێژەکەت دەکەی بەپێوە بێ یا بە دانیشتنەوە بێ دروستە دەستنوێژت هەبوو باشە نەتبوو بەبێ دەستنوێژیش تێمۆم ئەگەر شتێکی لێبوو دەیکەی ئەگەر نا بەبێ دەستنوێژیش بێ دەبێ نوێژەکەت هەر بە بکەی ڕوون لە قیبلە بێ یا لە قیبلەیە نەبێ هەر دەتوانی بیکەی بۆ ئەو نوێژانەی کە مەجالی جەمعکردن و کۆکردنەوەیان تێدا نییە بەڵام ئەتۆ لە سایارەی دای جاری وا هەیە نوێژێک دەزانی مەجالی جەمعکردنی تێدایە نیوڕۆیە بە نمونە کە زانیت بۆت ڕاناگرن خۆت مشاوەش مەکە نیەتی بێنە لەگەڵ عەسرەبی کە ئیشکالێکی تێدا نییە یان پێشەوەی سواری سایارەی بی دەزانی لە کاتی نوێژی نیوڕۆی دای دەزانی عەسر دەکەویە ناو سایارەی و لەوانەیە بە زەحمەت سایارەکەت بۆ ڕابۆستێ یان دەرفەتی نوێژکردنت بۆ بڕەخسێ ئەو کاتەش نوێژەکەت پێشخە ئیشکالێکی تێدا نییە وەلحاصڵ دینی